بەناوی خی گەورە و مێرەبان هەموو لایەکتان بەخێر بێن بەڕێزان. ئێمە چەند مانجێکە لە سنووری پارێزگای هەولێر هۆشداری ئەوەمان دەدا کە هاوینێکی سەخت لە پێشمانە لە بابەتی گوشکە ساڵی و ئاوی پاک لە بۆ ماڵان و لەو چوارچێوەیەشدا ئێمە لە مانجی 11 پارساڵەوە هەموو حازریەکمان کردبوو وەکو پارێزگای هەولێر لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکان لە بۆ خۆ حازرکردن لە بۆ ئەو ڕۆژەی کە لە هاویندا کێشەی ئاوی ماڵان دەست پێ دەکاتن. بەڕێزان، ئێستا ئێمە لە ڕۆژە سەرەتاییەکانی ئەو گرفتە گەورەی شاری هەولێر داین لە ئاوی ماڵان و لە بابەتی وشکە ساڵی و دەرکەوتەکانی وشکە ساڵیدا. ڕوحی کێشەکان سێ خاڵێ بەڕێزان. یەکێکیان هەولێر و هاوین و بەردەوامی کە چەند ساڵێکە چەندین ساڵە ئەو کێشەیە لە سنووری پارێزگای هەولێر هەیە. ئەوە هەموو هاوینان بە جۆرێک پلانی ئەو هاوینە بەشێک لە چارەسەریەکان بووە. خاڵی دووەم و گرفتی دووەم ئەوەیە 2 ساڵە گۆڕانکاریەکانی کەش و هەوا و کاریگەری لەسەر ئاو دابەزینی ئاستی ئاوی بیرەکان و وشکە ساڵی کاریگەریەکانی زیاتر بە دەرکەوتووە. وەکەوەی بینیتان جستانێکی چەند باران هەر بارانێک لە ئافاوی لێکەوتەوە کە سوودی نەبوو لە بۆ ئاوی ژێرزەوی و ئێستاش لە هاویندا کێشە گەورەکە بەرۆکمان دەگرێتن لەوەی کە بابەتی ئاوی پاچی ماڵانە، دابینکردنی ئاوە و دابەزینی ئاستی بیرەکانە و دابەزینی تەواوی ئاوی ژێرزەویە گرفت دروستبوونە لە بۆ بیرەکان. گرفتی سێەمیش بەڕێزان بابەتی کەمی کارەبای نیشتیمانیە لە سنووری پارێزگای هەولێر کە ئەوەشیان کاریگەری دەبی لەسەر هەم لە بۆ بیرەکان کە احتیمادی کولی لەسەر کارەبای نیشتیمانیە و هەمیش ئاوی ئیفراز کە دەبێتە هۆکاری ئەوەی کاتێک کارەبای نیشتیمانی ڕێژەکەی کەم دەبێ تۆڕەکانی ئاو بەتاڵ دەبن بە سانایی لە ماوەی ئەو چەند سەعاتەی کە کارەبای نیشتیمانی دەبێتن تۆڕەکانی ئاو پڕ نابنەوە. ئێمە خۆشبەختانە پێشتر حازریمان کردبوو، هەموو پلانەکان دانرا بوو. ئەم ساڵ دەتوانین دڵنیایی بە هاوڵاتیانی سنووری پارێزگای هەولێر بدەین. ئێمە لە پێش ڕووداوەکانین چەند مانجێکە دەستمان بە ئیجراعاتە سەرەتاییەکان کردووە بە سوپاسەوە لەلایەن ئەنجومەنی وەزیران و بەتایبەت لەلایەن خودی سەرۆک وەزیرانەوە پشتیوانیەکی تەواومان کرایە. 2 بودجەی پێویست لە بۆ دەربازبوونی گرفتەکانی ئەو ساڵ لە بۆمان دابین کرایە کە بودجەیەکیان 7 ملیار و 600 ملیۆن دینارە بە لێدانی 138 بیری دیکە لە سنووری شاری هەولێر بە تایبەتی و لە سنووری پارێزگای هەولێر و هەروەها بودجەی دووەم 4 ملیار و 700 ملیۆن دینارە لە بۆ چارەسەرکردنی گرفتە تەکنیشیەکانی بیرەکان و لە ڕاکێشانی کارەبای مۆلیدەی گەڕەکەکان لە بۆ بیرەکان و لە چاکردنی غەتاز لە نۆژەنکردنەوەی بیرەکان و ئەو گرفتە تەکنیشیانەی کە ڕوبەڕوو دەبێتەوە. ئێمە بۆ جێبەجێبوونی ئەو پلانە ژووری عملیاتی پارێزگای هەولێرمان دروست کردووە. هەفتانە 3 ڕۆژ ئەو ژوورە کۆ دەبێتەوە. ئەم ڕۆژ کۆبوونەوەیەکمان ئەنجامدا کە لە سەرەتای کارەکانین چەند بڕیارێکمان داوە و ئەو ژوورە عملیاتە بە سوپاسەوە هەموو دەسەڵاتەکانی وەزیرە پەیوەندیدارەکانی تایبەت بە مۆڵەتی لێدانی بیر بە چارەسەرکردنی ئەو گرفتانە بە هەنگاونان بۆ چارەسەرکردن دەسەڵاتی هەموو وەزیرە پەیوەندیدارەکان گەڕاوەتەوە ئەو ژوورە. لەو ژوورەدا بڕیاری پێویست دەرحەق بە ئیجراعاتە سەرەتاییەکان لە بۆ چارەسەربوونی ئەو کێشەیە دەدرێت. ئەمڕۆژ لە ژووری عملیاتدا ئێمە چەند بڕیارێکماندا لە پێناو خێراکردنی ئەو بابەتانە و بڕیارەکانیش هەمووی بە ئاراستەی ئەوە دەبێتن دڵنیایی بە خەڵک دەدەین کە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و وەکو پارێزگای هەولێر لە خزمەتی هاوڵاتیانی خۆماندا دەبین و پەیامێکی جەنابی سەرۆکی حکوومەتیشمان لە بۆ ژووری عملیات پێبوو کە بەڕێزیان ئێمە ڕاست پاردووە وەکو پارێزگای هەولێر وەکو ژووری عملیات ئەوەی لە توانادا بێتن
بە زیادیشەوە ئێمە لە خزمەتی هاوڵاتیانی سنووری پارێزگای هەولێر بین و هەماهەنگی و هاوکاربوونی وەزارەتە پەیوەندیدارەکانیش بە هەموو جۆرێک زیاتر بکرێتن لەسەر پارێزگای هەولێر و دەسەڵاتدان بەو ژوورە بۆ ئەوەی چارەسەرەکان بکەن. گروپێکمان دروست کرد تایبەت بە چارەسەربوونی بابەتی کارەبای نیشتیمانی بەیانی ئەو گروپە لەگەڵ بەڕێز وەزیری کارەبا کۆ دەبێتەوە. ئێمە ئەو پێداویستیانەی کە لە پێشمانە و ئەو داواکاریانەی کە هەمانە دەخرێتە ڕوو لەوەی وەزارەتی کارەبا هەنگاوی کردەیە و عملی بنێتن لەوەی بەدابینکردنی کارەبای نیشتیمانی زیاتر لە بۆ پارێزگای هەولێر و گەیاندنی کارەبا لە بۆ بیرەکان و بابەتی ئاوی ئیفراز و پرۆژەی ئاوی ئیفراز و زیادکردنی ڕێژەی کارەبای نیشتیمانی لە بۆی. هەروەها لێژنەیەک لە بۆ دابینکردنی ئاوی پاک لە بۆ ماڵان. ئێمە ئەو بیرانەی کە کاری تێدا دەکرێت، ئەو بیرانەی کە تا نۆرەی دێتن و کاری تێدا دەکرێتن بە تاکید ئەو گەڕەکانە یان ئەو گوندانە یان ئەو قەزا و ناحیانە گرفتیان دەبێت. بەڵام بە خۆشبەختیەوە لەوەی کە پلانەکە لە دەوروبەری هەولێر خێراتر بەڕێوە چووە، ئێستا زۆرتر گرفتەکە لە ناوشاری هەولێرە. گروپێک دروست کرا کە بە سەرپەرشتی ناوەندی قەیرانەکان و قایمقامی قەزای ناوەند سەرۆکی شارەوانی هەولێر لە بەیانیەوە لە هەموو شارەوانیەکانی هەولێر هاوڵاتیان ئەگەر گرفتێکیان هەبوو لە بیری گەڕەکەکەیان کە کار دەکرا ئاویان نەبوو، پەیوەندی ئەو ڕۆکە ژمارەی ئەو شارەوانیانە ڕادەگەیەندرێتن، خەڵک لە بۆ دابینکردنی ئاوەکانی پەیوەندی بەو ژمارانە دەکاتن، ئاویان بە خێراترین وەقت لە بۆ دابین دەکرێت. من لێرەوە سوپاسی دەستگای خێرخوازی بارزانی و کارگروپ دەکەین کە ئەوانیش بەشێکن لەگەڵ ناوەندی قەیرانەکان لە دابینکردنی تەنکەر لە بۆ ئاوی ئەو گەڕەکانە کە وەکو باسم کرد کار لە بیرەکانیان دەکرێتن، گرفتیان هێتا بیرەکان چارەسەر دەبن ئاوی پاچیان لە بۆ دابین بکرێەوە. هەروەها هەموو ئامادەکاریەکمان کردووە فەرمانگە پەیوەندیدارەکان هەرچی تەنکەرات هەیە و تەنانەت پێشمەرگە هەرچی تەنکەرات هەیە لە حازری دەبن لە بۆ دابینکردنی ئەو ئاوە لە بۆ گەڕەکەکان. بەڵام تکامان وایە هاوڵاتیانی بەڕێز ئەوانەی کە گرفتان هەیە بیرەکانتان کاری تێدا دەکرێتن، ئەوانە پەنا لە بۆ ئەو گروپە ببەن، نەک نۆرەی ئاوتان هەیە وەکو ئەوەی کە چەند ساڵە دیاری کرایە سەعاتێک لە نۆرەی ئاوەکەت دەبیان چەند سەعاتێک ئاوت دەبی و چەند سەعاتێک ناتبی. ئەوانە پێویست ناکە فشار لەسەر ئەو شارەوانیانە زیاد بکەن، ئەوەی لە بۆ ئەو گەڕەکانە و یان ئەو کۆڵانانە ئەو جێگایانە دیاری دەکرێتن کە ئەوانەی بیرەکانیان لە ژێر سیانە و لێدانی بیر دەبیتن. دڵنیایی بە هاوڵاتیان دەدەین دیسانەکە دەرێم هەموو حازریەکمان کردووە، ئەو ژمارە تەلەفۆنانەی ئەعلان دەکرێن، پەیوەندیان پێوە دەکرێت ئاوی پاک لە بۆ ماڵان دیاری دەکرێتن. گروپێکی دیکەیان بڕیارێکی دیکەماندا هەردوو بەڕێزان جێگرانی پارێزگاری هەولێر کە پارێزگار دوو جێگری هەیە دەبنە مشریف، بەڕێز جێگری پارێزگار دەبێتە مشریفی ناوشار، بەڕێز جێگری پارێزگار دەبێتە مشریفی دەوروبەر. هەر لە بەیانیەوە لە فەرمانگەی ئاوەکانی هەولێر و دەوروبەر دەوام دەکەن. هەموو دەسەڵاتێکیان هەیە، ئەو دەسەڵاتانەی کە لەلایەن وەزارەتە پەیوەنددارەکان و وەزیرە بەڕێزەکان لە بۆمان گەڕایتەوە و هەموو دەسەڵاتێکی پارێزگاریان هەیە لە ئیجراعاتکردن لە کەم تەرخەمیەکان، لە چارەسەربوونی گرفتەکان. هەردوو بەڕێزان جێگرانی پارێزگار سەرپەرشتیاری یەکێکیان سەرپەرشتیاری ناوشار دەکا ئاوی هەولێر، یەکێکیان سەرپەرشتیاری کارەکانی ئاوی دەوروبەر دەکاتن. تایبەت بە دابینکردنی بودجە و ڕێکارە ئیداریەکان و یاساییەکان و ئەو کێشانەی کە دروست دەبن لەگەڵ وەزارەتەکان و بەرکەوتنەکان لە بۆ هەماهەنگیکردن لەو بابەتەدا بەڕێز بەڕێوەبەری گشتی ئاو و ئاوەڕۆکانی هەولێر کە بەسپاسەوە بەڕێزیان ئەندامێکیشە لە ناو ژووری عەمەلیاتی هەولێر، ئەو کارانەش لەلایەن بەڕێز بەڕێوەبەری گشتی ئاو و ئاوەڕۆکانەوە سەرپەرشتی دەکرێت لە بۆ هەماهەنگیکردن لەگەڵ وەزارەتەکان و ئەو کارانەی کە دەکرێت. بڕیارێکی دیکە تایبەت بە هۆشیاری، لێرە پێویستیمان بە ئێوەی بەڕێز دەستگاکانی ڕاگەیاندن هەیە، پێویستیمان بە بەڕێزان پیاوانی ئاینی هەیە، پێویستیمان بە بەڕێزان ئەکادیمی و مامۆستایانی زانکۆ و هەموو چین و توێژەکان هەیە، پێویستیمان بە ڕۆژنامەنووسان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی هەیە کە ئەوانیش بەشێک بن لە هەڵمەتی هۆشیاری کە هاوڵاتیانیش دەست بە ئاوە بگرن، ئاو بە فیڕۆنەدەن سەرڕای هەموو ئەو گرفتانەی کە باسم کردن
بەڵام لە ڕووی ستانداردەوە ئێستا ئەو بڕائاوی لە هەولێر و لە دەوروبەری هەولێر هەیە لە ڕووی ستانداردەوە تا ئێستا ئێمە بڕی پێویستمان هەیە بەڵام زۆری بەکارهینان و زیادە ڕۆیکردن تێیدا گرفتەکەی زەق کردوتەوە بۆیە جگە لە هەڵمەتی هۆشیاری ئیزراعاتیش دەست پێ دەکاتن لەگەڵ ئەو شوێنانەی کە پێگیر نابن بە بڕیار و ڕێنماییەکان هەر ئەمڕۆ فەرمانێک دەردەچێتن بۆ ئەوەی کە هاوڵاتیانیش ئیزراعاتیان لەگەڵ بکرێ لەوەی کە کاتێک ئاو بە فیڕۆ دەدەن بە جۆرێک بەکاری دەهێنن کە زێدەڕۆییە و هەروەها سەرۆکایەتی شارەوانی و شارەوانیەکان هەر شە شارەوانی هەولێ ڕاست پێردران لە بەیانیەوە هەڵمەتێکی بڕینی ئاوی باخچەکانی گەڕک کە هاوڵاتیان دروستیان کردیە ئەو باخچانە تەجاوزن ئێمە لە قۆناغی یەکەم هیچ باخچەیەک تێک نادەین بەڵام ئەوانەی ئاویان بە زێدەڕۆیی ڕاکێشراوە ئاوەکانیان دەبڕدرێ هەر کەسێک باخچەی لە بەردەم ماڵی خۆی دروست کردیە بە خۆی مولزەمە لە ئاوی ماڵی خۆیدا ئاو لە بوو باخچەکەی دابین بکە ئەو ئاوانەی کە بە زێدەڕۆیی ڕاکێشراون دەبڕدرێن و ئیجراعاتیان لەگەڵ دەکرێت بەڵام هەر کەسێک پابەند نەبێ بەوە بە دڵنیاییەوە باخچەکەشی تێک دەدرێت لە چاودێریکردنی غەسلەکان کە ئەویش بڕیاری ڕیسایکلینی غەسلەکانمان هەیە تا ئێستاکە وەکو پێویست جێبەجێ نەکراوە من لێرەوە هۆشداری بەوانیش دەدەین سەرۆکایەتی شارەوانی و شارەوانیەکان دەستکراوە کراون لە ئیجراعاتکردن لەگەڵ غەسلەکان بە داخستنیان ئەوانەی کە ئامێری ڕیسایکلینیان دانەنایە دەبنە هۆکاری ئەوەی کە ئەو بە فیڕۆ دەدەن بەڕێزان هەموو ئەو بڕیارانە تەنها لە پێناو ئەو چەند مانگەی و ئەو هاوینەدایە ئەوانە پلانی کاتین واتە ئەو کێشانەی کە ئێستا ئەم ساڵ ڕوبەڕووی ئێمە بۆتەوە وەکو باسم کرد لە کارەبای نیشتیمانی کاریگەریەکانی وشکە ساڵی و کێشەی هەولێر بە بەردەوامی لە هاوینان ئەو پلانەنە پلانی ئەو هاوینەن بەڵام لە بۆ بابەتی چارەسەربوونی کێشەی هەولێر بەگشتی و ئەو گۆڕانکاریەی کەش و هەوایەی کە کاریگەری هەیە ئێمە چەند پرۆژەیەک هەیە کە لە ساڵانی ئایندە کاری لەسەر دەکرێت و لە زووترین کاتدا کاری لەسەر دەکرێت و دەرخستە و پێداویستەکانمان حازر کردیە و پێشکەش بە ئەنجومەنی وەزیرانی دەکەین کە ئەویش تەواوکردنی ئاوی ئیفراستوار پرۆژەی ئاوی ئیفراستوار لە بۆ ماوەیەکی دوورمەودا کێشەی هەولێر چارەسەر دەکاتن کە بە سوپاسەوە ماوەیەک بەر لە ئێستا ئەو کۆمپانیایەی کە ئەو کارەی لە ئەستۆدایە لە ئەنجومەنی وەزیران دیداریان لەگەڵ کراوە و ئەوانیش بڕیاری ئەوەیاندایە دەست بە پرۆژەکە بکەنەوە بە تەواوبوونی پرۆژەی ئاوی ئیفراستوار بەشێکی زۆر لە گرفتەکان چارەسەر دەبێت لە بۆ ماوەیەکی درێژ و دوورمەودا و چەند ساڵێک بەڵام بە تەواو نەکردنی گروفتی ئیفراستوار ئێمە دڵنیایی دەدەین کە ساڵی داهاتوو هاوینی داهاتوو دۆخەکە خراپتر دەبێت ئەم ساڵ کە ئەو گرفتانەی پارساڵیش چارەسەرمان کردن دیسان دووبارە بوونەوە لەو شوێنانەی کە ئاستی ئاودا بەزیە بیری تازە لێدرایە ئەم ساڵ گرفتی گەورەتر ڕوبەڕوومان بۆتەوە و هەروەها پلانی استراتیژی جگە لە تەواوکردنی ئاوی ئیفراستوار بریتیە لە لێدانی چەند پۆندێک و بەنداوێک لە دەوروبەری هەولێر کە هەم دەبێتە هۆکاری تەخزیەکردنی ئاوی ژێرزەوی و هەمیش دەبێتە هۆکارێک لە سەلامەتی و لە پاراستنی هەولێر لە جستاندا لەوەی کە لافاو ڕوونەدا لە هاوینیشدا تەخزیەی ئاوی ژێرزەوی بکە و ئاوی بیرەکان لە بۆ گەڕەکەکان و لە بۆ هاوڵاتیان دابین بکە ئەمن لە کۆتاییدا دووبارە دڵنیایی بە هاوڵاتیانی سنووری پارێزگای هەولێر دەدەین سەرڕای ئەوەی هاوینەکە وەکو باسم کرد لە دۆخێکی سەختدا دەبین بەڵام هەموو تیمەکانی حکوومەت هەموو دامەزراوەکانی حکوومەت ئەو ژوورە کە دروست کراوە هەموو لایەنە پەیوەندیدارەکانی تێدایە ئێستا ئێمە ڕامان سپاردن واز لە هەموو کارێکیان دەینێن ئەفزەڵیەتی کارەکانیان دابینکردنی ئاوە لە بۆ خەڵک و چارەسەرکردنی گرفتی بیرەکانە و دڵنیایی بە هاوڵاتیان دەدەین ئەو بەرپرسیارەتە بە ئەمانەتەوە جێبەجێ بکەین باش لە دۆخی هاوڵاتیانی خۆمان تێدەگەین ئاو گرفتێکی گەورەیە بە نەبوونی ئاو کاریگەری لەسەر هەموو بوارەکانی دیکەی ژیان دەبێ بە پشتیوانی خوای گەورە بە هاوکاری و پشتیوانی هاوڵاتیانیش کە ئەوانیش دەبێ هاوکار و پشتیوانمان بن لە بەفیڕۆنەدانی ئاو ئیشاڵڵا ئەم ساڵیش لەو هاوینەدا بەسەر دۆخەکەدا سەرکەوتوو دەبین ئەو یەکێنیش جێبوونیانە بە تایبەت بە شوقانە لا إفلاس لەرە ئاوڕاش بەڵام زۆری بە شوقانە ئەمدەبی زۆری هەمویان بیان لەداوە
سێویلیان لێدا پرۆژە هەیە هەولێر پرۆژەی سەبەلاکان بیرێکی زۆری داوای کردووە کە گەڕەکانی سیوی پارک ئەو گەڕەکانە بێکجار ئاوێ میتۆکارەکەوەیە ئەگەر ئەو پرۆژە لەسەری فرازیێ باشتر بە تاکید ئێمە بڕگەیەکیش لە بڕگەکان کە زۆر گفتوگوی لەسەر کرا و بڕیاری پێشوشمان هەیە بە تاکید کاک نەبەزە و پرسیارێک جەنابەت زۆر تەواوە ئێمە پرۆژەکانی وەبەرهێنان کە لەلایەک وەکو باسم کرد هاوینان ئەو گرفتە لە هەولێر هەیە و 2 ساڵە وشکە ساڵێشی تۆنت هەیە سێەم هەولێر بە بەردەوامی لە فراوانبووندایە و بە بەردەوامی لە باڵەخانەی زیاد تێدا دروست دەبێت شوقەکان دروست دەبێت شار و ستی تازە دروست دەبێتن مستەسمرەکان بەپێی ئەو مۆڵەتی کە پێیان درایە ئەوان بەرپرسیارن لە دابینکردنی ئاو لە بۆ هاوڵاتیانی کە دەستنە ئەو شارانە و هەموو ئاسانکاریەکیش لەلایەن حکوومەتەوە پێشکەشیان دەکرێت کە ئەوان بەرپرسیارن هەر گرفتێکە بیتن لە بابەتی ئەوەی بیرەکانیان هەیە دەبێت چای بکەنەوە هەر دەرچەیەکی شەبیتن لە گەیاندنی ئاوی ئیفراز لە بۆیان و ڕاکێشانی ئێمە ئاسانکاریان لە بۆ دەکەین بەڵام ئەوان وەکو باسم کرد بەرپرسیاری ڕاستەوخۆنە دەبی ئەو بابەتە چارەسەر بکەن بەرە کاک فەرمان بەڵێ کاک فەرمان کاک فەرمان پەیامەکەت گەیشت کاک فەرمان ئەمە کە لە ساڵی 2005 پرۆژەی ئیفراسێ تەواو بوو بەرنامەکە لە بۆ ئەوە بوو کە کێشەی هەولێر لە بۆ 30 ساڵ چارەسەر دەکات بەڵام لە 12 ساڵیەوە کێشەکان سەری هەڵدانەوە لەبەرچێ هەولێر بە بەردەوامی لە فراوانبووندایە ژمارەی دانیشتوانی ژمارەی ئاوارەکانی کە ڕووی تێکردیە زیادبوونی کەمپەکان و دابینکردنی یەکەی نیشتەجێبوون زیادبوونی شارەکان و گەڕەکەکان هەموو ئەوانە کێشەکەی وا لێ کرد کە لە باتی 30 ساڵ بەرگە بگرێتن و ئاوەکە بەشی بکە لە ماوەی 12 یان 10 ساڵ تا 12 ساڵ تواندرا ئەو کێشەیە چارەسەر بکرێتن لەبەرچە ئیفراسیار تەواو ناکرد گرفتی ئەساسیەکەی بریتیە لەوەی ئەو قەیرانە داراییە کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بەسەر هەرێمی کوردستان داهات گرفتە ئەساسیەکە بوو نەبوونی بودجەی پێویست دوای کرد کە پرۆژەکە بە خێرایی بەڕێوە نەچێتن و لێدانی پۆند و زیادکردنی بەنداوەکانیش جارە پێشەمو شتێک بەنداو دەسەڵاتی هەرێم حکوومەتی هەرێمی کوردستان نییە بابەتێکی سیادیە لە حکوومەتی عێراقیەوە دەبێت ڕێگا بدرێتن بابەتی بەنداوەکان ئێستا بەنداوی گۆمەسپان دەستی پێکردیە بەڵام بەنداوی بەستۆڕە بەنداوی مەنداوە کە ئەوانە زۆر گرنگن لە بۆ ئاوی هەولێر ئاوی ژێرزەوی هەولێر گردانەوەی ئاوی هەولێر بە فیڕۆنەچوونی ئاوی ڕووبارەکانی هەولێر هەم لە بۆ کشت و کاڵی هەمیش لە بۆ ئاوی پاچماڵان بەڵام ئەگەر بە کورتی وەڵامی پرسیارەکەت بدەمەوە گرفتە ئەساسیەکە نەبوونی بودجەی پێویست و قەیرانی دارایی بووە هەرزگای هەولێر بە ڕێژەی لە 100 پێشبڕای بیرەکان دەبەستێت ئەمە یەک ئاوی ژێرزەوی تارسەند دابەزیوە و ئەوانەی کە سیانە و چا دەکرێنەوە ژمارەی ئەو بیرانە لاتان بەداتا هەیە ئێمە کاگەڕێبین پار ساڵ 500 بیر پێویستی بەوە کرد کە سیانە بکرێ و یان بیری بەدیلی لێ بدرێ و یان بۆ ڕشوەڕ بکرێتەوە بە پێوە ئامارەی لە بەردەستمانە 152 بیرەکان لە هەموو هەرێمی کوردستان 152 تەنها بەبەر هەولێر دەکەویتن ئێمە سەرچاوەی ئاوی هەولێرمان دوو سەرچاوەمان هەیە